میواندارەتی دوو هونەرمەندی موزیسیانمان کردووە لەگەڵ ئەوەی کە ئیشی هۆنەری زۆر جوانیان کردووە لە بواری میوزیکە لەگەڵیشیە دوو هاوسەری ئازیز و خۆشەویستن کە ئەمڕۆ لە ئەم بەشەی بەڕامەکە لە لامان ئامادە بوون و میواندارەتی ئەم دوو ئازیزەمان کردووە بەڕێز عومەر عەبدوڵڵا و خاتوو ئاشتی عارف لەگەڵەوەی کە زۆر بە خێراتنیان لە یەکەین جژنە پیرۆزە لە ئێوەی ئازیز و خۆشەویستەکەین پیرۆز بێت هیوادارین بێتە ئەم جەژنە بێتە مای خۆشی بۆ هەموو میلەتی گەلی کورد ئینشاڵڵا کە بەو شێوە بێت چکڵەتەکە گەڕی سەر ئەگەر مەخڵەکان بۆ ئەگەڕێ کاتە سپاس دەمتان شیرۆزەکان لە ئێوەش بیهەن دووبارێکێتەوە کاگڕێباز نوێشی گیانت بێ خێر بن دووبارە سپاس مامسە بە هەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین وەکو دوو هاوسەر ڕێچکەیەکی زۆر جوانتان گرتووە ئەویش کاری هونەری و بواری هونەری و هەردوو بەڕێزیشتان موزیسیانن لەگەڵەوەیە ئەمە خێزانێکی زۆر جوان کە بتوانن پێشتر پێش ئەوەی پێش دەستپێکی پرۆگرام ئاماژەت بۆ کرد منداڵەکانیشتان ئەو ڕێچکەیان زیاتر گرتووەمە ڕنگدانەوەیکی زۆر جوانە تا قۆناغەکانی چەمەن لەسەر ئەو بوارە بەردەوام بن سەرەتای ناساندنی هەردووتان و دوو هاوسەر چۆن بوو هەر لە ڕێگەی کاری هونەریەوە بوو مامۆستا ساڵی 94 لە ڕۆشنبیری یەکەم ناسینی لە ڕۆشنبیری تەبریمانەکە لەگەڵ ئاکۆ عەزیز و ئەو کاتە فەرمانبەر بووین ئەمی شات بوو ینی ئاشتی خێزانم نەماناسی ئێتر ڕۆژێکی باراناوی بوو بەفرەباری بارانەباری ئەمەش تەبریمانە کرد لە قاتی سەرەوە هەورەبانێ بوو وەکو ئێستا نەبوو کاتە بیناکە ئێتر ئەوە یەکەم ناسینی بوو کۆنسێرتێکمان کرد لە هۆڵی ڕۆشنبیری شعرێکم لابوو نووسیمەوە لەسەر داوای لێکردم نووسیم لەسەر دەفتەرێک وەڵا کاتێک ساڵی 96 هات بۆ لامان دوکانێکی موسیقامە بوو جا گروپێکی موسیقیمە بوو هات فێری ئامێری کەمانچە بێت لە لامان ئەوە ئیشی میوزیکی نەکرده بوو؟ لای مامۆستا سەلاح ڕۆڤ بوو لای ئاکۆ عەزیز لای مامۆستا عادلوان هەنی لە خولی فێربوونی موزیک بوو کاتە ساڵی 95 ئەتر منیش دەفتەرەکەم بینی وتم ئەڵێن ژیان ئاگرێکی بێوێنەیە وتم ئەمە چییە شعرەت چێکە لەسەر مێزەکە مێزی دوکانەکە بە شعر دەستی پێ کرد مامۆستا بەڵێ بۆ دەستی کرد کەچی وتی ئەوەی مامۆستا عومەرە ئەو کاتە منیش سمێڵم تاشی بووین بەڵام پێش ئەوە وا نەبوو یعنی سمێڵێکی زلمە بووین وتی ئەمەی مامۆستا عومەرە وتم یعنی منە وتی نا مامۆستا عومەری چەلۆ وتم زۆر باشە وتم ئەوە بیرم کرد وتم باشە تۆ بڵێ کەسێکی ئابێ ناوی عومەر بێت دقەیەکی سەرسام بوو بێتی خۆم سەرسام بوو یعنی ئەو تۆزە بیرم کردوتم نەوەکو کەسێک خۆرم من ناو عومەر نییە و ئاز چەلۆ وتم عومەری چەلۆ چییە عومەری چەلۆ وتی مامۆستا عومەری چەلۆ وتم من عومەری چەلۆم وتی نا تۆ نیت عادی برادرم وتی کاکە وتی ئەمە عومەری چەلۆ ئەمە دەستوخەتی خۆمە ئەڵێن ژیان وتی وڵی تۆ لە تۆ ناچێت وتی ئەوە لە ڕۆشنبیری بۆی نووسیم ئەم شیعرە ساڵی 95 زاما کە باسیەکەین ساڵی 96 و کۆتایی 96 و دوای ڕاکنگوستیەکی ئات ئیتر ئەنجاوتی وەڵاو کاتە وا نەبوویت و عینەکە لە چاوە نەبوو سمێڵە هەبوو وین بۆ ئەتر لەوە وردەوە خۆشەوی سێ دەستی پێ کرد کاتە ئەو دێڕە شعرە بوو بەخێر بەڵێ زۆر باشە جابا بینە لای خاتۆن خاتو ئاشتی مامۆستا ئاماژەی بۆ کرد تۆ سەرەتای دەستپێکردنی کاری هونەریت لە ڕێگەی ڕاهێنانە سەرەتایەکانی کاری هونەری کە هاتیتە نێو بوارەکە و مامۆستاشت ناسی دوجار ژیانی هاوسەرێتیتان پێکێنا سەرتا ڕەنگە کاری هونەری قورس بوو بێت بەڵام دوجار بە هاوکاری مامۆستا زیاتر هەست و قوڵ بیتەوە لە نێو بواری هونەریە زۆر سپاس دەکەم هەر سەرەتا پێش ئێش زۆر قورس بکاری هونەری نەتەتوانی بۆ ئافرەت زۆر قورس بوو ڕاستە بەس من بە هاوکاری براکەم سپاسێکم لێرەوە ئەو زۆر هانیە ئێتە دوای ئەو بوو یەکتر ناسیمان لەگەڵەوە کەەوەش خۆی چیرۆکێکی خۆشەکڵن چیرۆکێکی خۆشمان بۆ باس کرد بەسەر هااتێ دوای ئەوەی تر ئەو بوو بە هاندەرن دوای ئەوە شتەکە ڕۆژەکە کێشەی زیاتر من بوو
درێژەی کێشە زۆر باش بۆ من زۆر باش بوو چکە هەر حەزمە کرد لەگەڵ کەسانێکە نزیک بوو هەر لە مناڵی بۆ خودیان موزیک بوو هەر لە مناڵ کە کاک عادمە بینی بە مناڵ نجا نزیک مام درەوە سێما بوو کە کەمانچەکەی پێ بۆ من خۆیان کێ بێ ئەو کەمانچێش بەدەست منەوە يعني هەر لەو تەمەنەوە زۆر هەر لە تەمەنی مناڵی من حەزم کە ئەبینی هاتەوە گەڕک دوای ئەوترەوە بچوومە ئەم فێرگە کاچوومە فێرگە تەمرینشتمانە کردم مامۆستا ئەو کەمانچێ بۆ دیوار هەڵەواسن هەموو تۆنەکە هەمینەکانی تێکەچێت یانە من بمە بۆ ماڵە و کاتی کەس نێتوانی ئالە تێ بکڕێ ئەوکو ئێستا ئەمە ئەی بەمە ماڵە نێڵم بشتاقی ئالەتەکە باش تەمرینەکەشی لەسەرکە خۆشم نەمەتوانی بیکڕم یان تەمرینەکەی لەسەر گرام بۆ کاتە گران بوو نەتوانی ئێستاکەم بوو ئەو کاتە ئێستانە بە زەحمەت ئەو دەست ئێستانە بوو توانی ئالەت کڕی باش ئێتر وڵی ئەمە خورای موزیکەکە بوو نێ خورای هونەرەکە بووم ئێتر دواتر 2000 کە لەگەڵ یەکتریمان ناسان زیاتر پێم خۆش بوو کە درێژەی کێشا شتەکە جەنابەت زیاتر سنتور ئەژەنی دوایە بەڵێ ئێستا دوای ئەوە تر کە چوومە پەیمانگە ساڵی 96 تەقدیمی پەیمانگام کرد وەرنەگیرم ئێتر دوای ئەوە لە ساڵی 97 زەواجم کرد سەر لێنە داوام کردەوە تەقدیمی کە مامەسانورتی ناتوانی لە بەرەوی 2 ساڵ تێپەڕێەوە بەسەر کاتی تەقدیمکردنی ئیتر وازم نەهێنا بەس وازم لەوە نەهێنا لەگەڵ هونەرە هەر بەردەوام بووم لەگەڵ هونەرە دوای سەرگیریمان ئیتر 20 ساڵ دوای زەوە سەر لە نەجاریکە هەوڵم مایەوە تەواوت کرد کەواتە پەیمانگا چوومە پەیمانگای نەحکومی ئێواران بەڵێ تەواوم کرد 2007 تەواوم کرد مامۆستا عومەری مامۆستا عومەریش هەماشتر ڕژێدا بەخوێندنەوەی خۆشحاڵانە دوای 20 ساڵ زیاتر دابڕان توانیمان هەمە ئەو پەیمانگاتاوکە هەمن کۆلیجی نەرجوانکان تاوکەم و بە هیوای ئەوەشین یعنی ئەگەر بوار بڕەخسێت چەند ساڵە هەر بە تەمام ماستەر خوێن و ڕێگەکانی کەشتینکەین ئەوم هەیە ئیشەڵڵا کە درێژەی پێیە کاتێکی زۆر خۆش بوو بۆ من ژیانێکی زۆر کۆتمە ژیانێکی زۆر خۆشە دوای ئەوە کۆڵمەدان لە بوارێکا زۆر گرنگە نایە کە من ئافرەتێکم ئەرکی ترم لەسەر شانە باوەڕێ بێم کوڕەکەم بچکۆلە بوو چاوەڕێ ئەومە کرد چاوەڕێمە کرد تا بێتەوە ئەومە خەوان و ئەوە هات لە زانکۆ من ئەچوم بۆ مەحات دەستە دەستمانە کرد لە زانکۆگە من بەپەلە ئەگەڕامەوە کە داوامەتەوە بوو بەپەلە تر سایرێکمانە بوو سایرەکەمە دەسەوە من ئاگام لە مناڵەکانە بوو ئەمە چۆی خوێن ساعت نوێشەوە هاتەوە هاوکاری هەرتیاتانە بمێنێتەوە کاتە بووە بە یەکەوە لە شوێنێک لە پرۆگرامێک لە کۆنسرتێک لە بەرنمەیەکی هۆنەری بە یەکەوە هاوبەش ئیشتان کرد بێت لە گروپەکەیە ئاشتیخان بڵێ زیاتر لە تیپی مۆسیقای سلێمانی بەیەکەوە من وەکو دەنگ وەکو کۆرس ئیشم کرد ئەوش وەکو موزیک ئیشکاری تیا کردو زیاتر ئیشم کرد لەگەڵ تیپی شنێورەیە لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی زۆر لەگەڵ ئیشەکانیانە هەم لەگەڵ ئەمیشکە لە ستۆدیەکە کارێکی هونەری هەبووە هات ئیشی دەنگەکەی بە منە کرد حەزم خۆم خولیای بووم زۆر بە شتەکان بڵێ زۆر باشە کەواتە مامۆستا لە ماڵەوە گۆرانی بۆ ناڵێ بۆ خاتوە بەڕۆڵە ئاشتیخان زیاتر تەنانەت کە میوانیشوانێت جاریە میوانەکان گەر هونەری بێین بێت زیاتر کۆتانەکاتەوە بە تایبەتی کە سوکاری خۆمانە چینە خوارەوە ئانی لە ستۆدیۆکە بەرانی ئەڵێن کەشێکی هونەری زۆر جان هەر کە میوانمان یەکسەر چینە ستۆدیۆکە لە میوانی ماڵی مامۆستا عومەر و ئاشتیخان بەڵێ زۆ زۆ بە خێراتنیانەکەم ببورن من زۆر قسەم کرد بەڵام بەڕاستی زۆر خۆشحاڵە بم کە قسە لەسەر ئەم دوو هونەرمەندە خۆشەویستەکەم بە دەرفەتێکی جەنابەت لەگەڵ زۆربەیانە یادگاری هاوبەشە هەیە بەڵێ بە دەرفەتێکی زانم بەڕاستی زۆ زۆر دڵخۆشم کە ئێستا نازانم لەکوێوە دەست پێ بکەم کە باسی کاک عومەر و ئیشەکانی بکەم کاک عومەر خەریکەڵم کاک عومەر هونەرمەندێکی زۆر زۆر جوان و هونەرمەندێکی زۆر زۆر بە ئەزمون و هونەرمەندێکی زۆر ماندووە لە بوارەکەیە بەڕاستی هەم لە موزیکدانەرێکی زۆر زۆر سەرکەوتووە هەم لە ژەنیاری چەلۆ لە ئۆکسترای سلێمانی لە تیب مۆسیقای سلێمانی تیب مۆسیقای شنەروێ هەموو ئەو موزیکانی بەرجەمانەکەوێ دە سوپەنجەی کاک عومەری تایە ئیجا کاک عومەر لە ڕێی ستۆدیۆکەوە خزمەتی زۆربەی زۆری هونەرمەندانی کردووە زۆر زۆر بە مادونە ناسانە ئیشەکانی کردووە من ڕاستە 4 ساڵ لە زانکۆ بە یەکەوە خوێنکار بووین و هەر هەوڵیە نەیهێشت کە بەڕاستی ئەو توانایی هەیەی لە دەست بچێ بۆ تەمەنەشەوە لە ئێمە جدیتر و لە ئێمە باشتر بوو لە کاتی وانەکانە بەڕاستی اینجا دوایەوە مێ باسیەوە کەم کە کاک عومەر لە خۆی لێرێ بەڕاستی بۆیە تۆزێک ناخۆشە بۆی کە باسیەکەم
بەڵام بەڕاستی شوێندەسی زۆر دیارە ڕاستە ئێمە زۆربەی کارە هونەریەکانمان لە ستۆدیۆ لە لای کاک عومەر تۆمارەکەین وە چەند ساڵانێکیش ئیشی دەنگی کردووە ئیشی موزیکی دراماکان حەزەکەم دوای خۆتان بچنە وردەکارەکان لەگەڵیوە کوشکی هەناری شەر ئاوازدانەرەکەی لە ئەستۆی بەڵەکاری موزیک و یەکێکە لە درامە تایبەتەکان کە بەڕێستان کارتان بۆ کرد کارێکی زۆر جوان بوو دەستخۆشیتان لێکەین چاوەکەم ئیتر ئەگەر ئاشتیخانیش نەبووە تەعان کاک عومەریش نێتوانی ئەو یوای سەرکەوتنیان بۆ خوازم من لە سایەکی ئیشەکانی باز نەکردووە ئیتر حەزەکەم خۆتان لە دەمی خۆی باز پێش ئەوەی بچینەوە لای ئەم دوو هاوسەر ئەزیزان پێش پرۆگرام کاک ڕێباز وتمان بەسەراتی خۆش لەبەرەوەی هەم لەگەڵ مامۆسای هەم لەگەڵ خاتوون بەسەراتی خۆشی زۆر باشە با دەستپێک بەسەراتە خۆشەکە لە تۆ حەزەکەم خۆی بیجێڕێتەوە بیرەخەمەوە جارێکیان ئەبزانم چ بووە سەر ستەیج کەوانەکەی نەبوو ئەوە بیرە وتیان کەوانەکەی بیر چووە قەوسەکە بیر چووە خۆ لە کاتی پرۆگرامشت بەسەری هاتووە حەزەکەمەوەتان بۆ بجێڕێتەوە کاک عومەر فەرموو تازە کاک ڕێباز پێوەی کردو وڵای کێتە سەر مامۆستا پێش دەستێکی پرۆگرامیش باسمان کردمان بێ بەسەراتی خۆشمان بۆ بگەڕێتەوە لەبەرەوەی بۆنەکە جشنەوە ئەبێ بینەرانی خۆشەویستیش گوێبیستی کۆمەڵک بەسەراتی خۆش بێ والله نازم شتی هم نخیالانی که تیره ایسی بیر نمیده ئاشتیخان یارمەتی بە سپاسی کاک ڕێبازەکەم بەڕاستی بۆ وەسە جوانە خۆشی لە ئەستێکی جوانە ماشەڵڵا دەست پەنجەیەکی سحراوی بەڕاستی جایمە لە زانکۆ لەگەڵ کاک ڕێبازە 4 ساڵ بەیەکەوە بووین سەرەتا تۆزێ حەزەریە کرد ئەوەنی ئێمە من و دوێنێ لەگەڵ سەرکۆشا کێشی تەمەنەکەتانەوە من بووم کاک ئاکۆ بوو بەڕێز ناسخان و ناسک حەسەن لەگەڵ کاک ئارێس لەگەڵ شێرزا حەیدەری ئەم پێنجە بە پەرێلیەڵ وەرگیرانی لە پۆلە کابووین 27 تەلەڤە بووین ئێتر ئێمە وەکو ماشەڵڵا ئەمان ینی ئێستا مامۆستا بڵند مەهدی ینی وەختی خۆی لە چالێک قوتابخانەکە مامۆستا فەڕەنسی بڕۆن ئاگاتان ئەلەم تەلەبانەوێت سەرپشتیان کەن بە ئێمانەوت کەچی کە چوومە هێرسێکم مامۆسامانە ئێتر منیش پێم مامۆستا لێرە من تەلەبەم تۆ مامۆسایی ینی علاقی بۆوانەوە نییە کە پێشتر چۆن بووە کاک ڕێباز خۆی زانانی بەسەراتی زۆر خۆشمان منجا گیانێکمان بە کاک ڕێباز و زوو ینی لە پۆلە هەمانی تەجا کرد بەڵام سەرەتا کاک ڕێباز تۆزە حەزێریە کردوینە کرد بەڵام لێرە ماشەڵڵای لێبێ زۆر پڕ لە ئێنەرژی و لە پۆلیشە هەروایە لە پۆلە هەروەڵا جانێکمان بۆ بوو خۆشە بنیام هاوپۆلێکی پڕ لە ئێنەرژی تۆزێ سەرەتا ناڵم حەزەریە کردوینەکە کەسی دوایی کە سێرەکە شەکەوانی و ئەتر کەشەکە کراوە بوو لەگەڵ یەکترا زیاتر کۆمەڵایەتی بوون بەڵێ ماشەڵڵا ینی ئەوەی کاک ڕێباز ببینێ بازانیتر چەندی ساڵە ینی ئەی ناسێت و چەندی ساڵە پێکەوە بوون ینی ئەو نەستیقەیەکی کاملێ بێکەوە خۆشەویستیمانە بێگومانەوەیە باسی کرد کاک عومەر کرد چۆن بەیەکەوە ئەم خوێندنەتان ئێوە تەواو کردووە لێوە هەروەها ئیشی هاوبەشیشتان هەبووە بەڵام لە ماڵەوە چۆنن بەیەکەوە وا هەیە هاوکارت بێ لە ئیش و کاری ماڵەوە هەر زۆر هاوکارمە کاتم هاوکاری بەستی دەرەوە نییە لە ماڵی شوینەشدا زۆر هاوکارمە ئیتر ناتوانم هەردووکمان تاواکەریەکین بۆ ئیشەکان هەم لە هونەر و هەم لە ماڵیشەوە جوانی ژیانی هاوسەرگیرەوە ئەگەنوان لەبێ ناتوانانی بەردەوام بێگومان ناتوانانی ئێوە مناڵەکانیش ماشەڵڵایان لێبێ لەسەر پەروەردەی ئێوە هەر لە بواری هۆنەرەکە ماونەتەوە مناڵەکان چۆن حەزیان لە هۆنەر بووە لە کامێک لە بەشەکانی هۆنەر چالاکن وڵا کوڕە گەورەکەم هەر کەمجار ئەوش زۆر بەشداری کرد لەگەڵمانە دوایەوە هەر مناڵ بۆ حەزی پێکرد باوەڕە بێ زۆر بچوک بوو ئەمان هێنا دەستی خستە سەر پیانەکۆ دەستی ئەجوڵان ماشەڵڵا زۆر زیرەک بوو زۆر ئێتر دوایەوە حەزی بە گیتار کرد چۆ تەمەنێکەوە گیتاری هەڵبژار لە بواری گۆرانی وت چەند گۆرانێکی هەیە ئەویش بە هەمان شت کوڕە نەوەنجێکەشم ئەویش ئەینەشت حەزی بە ئالەتی کلارنێت کرد و ئەوش ئەینەشت گۆرانی هەیە چەند گۆرانێکی تۆمار کردووە کوڕە بچکۆلەکەشم ئێستا بەردەوامە لەسەر کەمان ئەویش گۆرانی هەیە و زۆریش زۆر چۆن بڵێ
يعني بيرفكت زۆر ژیان نێرجێکی سەیری يعني نازم ما شاء الله بێگومان ڕاستە چی پێ بڵێ یەکسەر حازری ئەکات هەم لە موزیکا بێ هەم لە گۆرانیا بێت بێگومانەوە پاڵپشتێکی زۆر جوانە کە دوو هاوسەری خۆشەویست ئەم ڕێچکە جوانە بۆ منداڵەکانیشیان هێشتۆ کە بتوانن لەسەر ئەو ڕێچکەیە بەردەوام بوون و کای هوەری زیاتر گرنگی پێبن جا خەت و ئاشتی پێم بڵێ تا چەندە کۆمەڵایەتین لە بۆنەکانە تا چەندە خزم و دۆست و هاوڕێیانتان بەسەرەکەنەوە بە تایبەت ئەگەر دوو هاوسەر هێندە قوڵ بوو بێتنەوە لە بواری هوەری تەسەور ئەەکەم کۆمەڵێک هوەرمەندی زۆر زۆر باشیش بناسن و هەم لە بۆنەکانیشا زیاتر بەسەریان بکەنەوە ئەمە چۆن ئەبی باوەڕ بێ ئەنی زۆربەی مناسبەکان زۆربەی ئەو شتانی کە لە ساڵەکە ڕای نەورۆز بێ سەری ساڵ بێ جەژن بێ یەکسەر هەمیان ئامادا بنێن بۆ لای ئێمە ڕاستە کۆ بنەوانێت لە گۆرانی ئەڵێن و دانیش ناخواردنێکی خۆش بەیەکەوە ئەی تا هۆڵێکە ماڵی شتێک لێرە بچووکترە کاتە جگە لە ستودیۆکە هۆڵێکی گەورەشانەیە پێشوازی وتە باوەڕ بێت تا جاریوە بۆچینە دەر نەمەزانین بە فربارەوە دوی شەو بوو ئەترەوە گۆرانی و موزیکوینی خۆشمە چێ بە فرباریەوە لە زستان کاتە گۆرانی ئەگامان لە کات نەبووە دوو گۆرانی تایبەتی شت هەیە بە ڕێزت قات و ئاشتی بەڵێما بێ ئەمڕۆ دەنگت هەر هاتم دانیشتم کاک عومەر خێراوتی وتی با یارمەتی بەموتی ئەستا خۆی لە تیپێکی ژان شعانی ئەومەسا نور و ئەودێرخان و نوچەخانوان ینی شایەتی ئەوەن یعنی کە دەنگێکی جوان هەم لە ڕووی ئیداریەوە ئیدارێکی جوان و یعنی لەگەڵیانە زۆر دڵخۆشن بە چالاکیەکانی ئەگەڕێت بێت کە تۆ زۆر خولیای هوەرەکەیت حەزێکی زۆر زۆنان لە مناڵێتتر تۆ شتەکە کە لە بواری هوەرا بێ زۆر زۆر خۆتی بۆ ئامادە ئەەکەیت ئەوەیە ئەگەڕێتەوە بۆ زیاترمان خۆشە بۆ گەرگۆرانیەک پێشکەشی ئەمە بینەرانتان کردە بەڵام دەنگی خاتون باشە مامۆستا ناتوانانی هاوکاری بکەیت دەنگ ناتەوانی هەر هاتنە ژوورەوەتی هەرمان تووشی ئەم هەتایە یعنی تر داوامان لێمە کاتی ئینشەڵڵا لە دەرفەتی ترا عەزیێتان ئەیە لە کاتێکی شالامان ئامادە بن کە ئینشەڵڵا تەندروستیتان باشی باش ئێمە هونەرمەندێکی گۆرانی وێژ کچێکی گەنج لە لامان ئامادەیە بە دەنگە خۆشەکەی ئێستاشینە لای دەنگە خۆشەکەی سێوەخان بەوەی کە بەرهەمێکی تریمان پێشکەش بکات و دواتر ئەگەڕێمە لای ئێوەی ئازیز فەرموو خاتوسێ
دەنگت دەنگە هەر خۆش بێ خاتسیەوە گیان زۆر سپاس بۆ ئێوەش دەست و پەنجەتان خۆش بێت زۆر چێژ بەخش بوو دەنگی شەڵاکە ئەو دەنگە خۆشەی هەر بمێنەجە بەڕێزت یەکێک لەو کەسانەی مامۆستا عومەر بەڵێ هەر لە بواری میوزیکی منداڵان زۆر ئیشی جوانت کردووە بۆی کە ئیشەڵڵا لە داهاتوودا ئەوان خزمەت بە هۆنەری میوزیکی کوردی بکەن سپاس باسێکی ئەم ئەزمونێ بەڕێزی شربا بکەیت والله لە بواری مناڵان طبعا خۆم لە ساڵی 1970 کە چوومە چالاکی قوتابخانەکان و کات مامۆستا ویلیەم حەنا خوافیکا لەگەڵ مامۆستا فەڕەنسی مامۆستا خالید سەرکار مامۆستا حەسەن ئەمانە مامۆستا فەرین دەرتاش لە چالێک قوتابخانەکان بوون مامۆستا فەڕەنسی ئەو گروپی دیلانی دروست کرد چونکە خۆم لە مناڵەوە دەستم پێ کرد مامۆستا سەلاح ڕۆف هەر لەوێ بوو ینی ئیتر حەزم لە بوارەکە بوو هەر لە مناڵ و حەزم لە بواری موزیکە لە مناڵانەوە دەستم پێ کرد ئەو کاتە لە کەرکووک یەکەم فستیڤاڵمان کرد ئەو کاتە لەسەر ئاسی عێراقا ینی پلەی یەکەم و دۆمیە بوو سلێمانی هەمیشە یەکەم بووە لە ساڵ هەفتاکان و تا کۆتایی فستیڤاڵەکە ئێستا نییە بەداخەوە ئیتر لە ساڵی 1994 یەکەم ئەزمموی خۆمی کرد لە گۆرای مناڵانە چەند بەرهەمێکم کرد لە ساڵی 95 بەرهەمێکی جوانم پێشکەش کرد ڕیکۆرد کرد تاوان قورس بوو کاتە کلیپێکم بۆ کرد هەر لەسەر ینی خۆم چۆنەڵی تقریبا کۆرسێکی زۆرم کۆ کردەوە لە سەیرانگای تافگا ئاشی خێزامە کاتە دەستگیران بووین ئەو سەرپشتیە کرد و مناڵەکانی ڕێکە خستووە لەوە سەرەتای دەستگیرانیوان ئتر ینی لەو بارە زۆر خۆنمەیە بۆ ئینی مناڵان خاصن لە ڕووی شعرەوە زۆر ینی وێڵم بەدوای شعرێکی مناڵان کە پەروەردەیی بێ کە لە دنیای مناڵەوە ئەو شعرە هەڵقوڵابێ نەک گەورە بۆ مناڵی بڵێ ئەنی حەزەکەم شعرە باوەکان نەبێ مامۆستا تۆ سەروەرمانی باخشەکەمانەوە ئەنی شتێ بێ لە دڵی مناڵەوە دەرچێت لە زمانی مناڵ دەرچێت بەڵام ینی تقریبا ئەتوان بڵێم سە گۆرانی داناوە هەمووی شتی جیاواز بەڵام ینی ئەوەی کە خۆم ئەمێ لە سادەیم جێبەجێ نەکردووە تا ئێسا و بواریش نییە ینی بردومە تا هەر کەناڵێکەوە کە کلیپم کردی بێ شتێکم کردوێ ینی بەدڵم نەبووە بەدڵم نەبووە ینی ئەچیتە شوێنەکڵێ بەسەر چاو وەرەوە بۆکەینەوە بۆکەین بەڵام لە سا بیستیم بەدڵ نییە و ئیشانیکە ئیشەکان ئەمێ لە ئاسی لۆکاڵی دەرچێت لە ئاسی ئەوە دەرچێکە بڵێ ئەمە لەبەر کاعومەر ئەو ئیشاکەینیان لەبەر ئەوکە نابێ خزمەتی مناڵ کات ئەبێ خزمەتی دنیای مناڵ ئەنجا مناڵ لە تەمەنی ڕەوزە و 2 ساڵ و 3 ساڵەوە موزیکی ئەوان جیاوازە لەگەڵ 5 ساڵ و تا 7 ساڵ ئەوان جیاوازە تا 9 ساڵ و 10 ساڵ لە 10 ساڵ و 12 ساڵەوە جیاوازە تا 15 ساڵ لە 15 ساڵ و بۆ 7 ساڵوانە هیچی وامان نییە شتەکانمان زۆر کاڵ و کرچە ینی ئەمانە پۆلێن نەکراوە هەر کەسێ واری مناڵان زۆر قورسە ئێسامان لەم ڕۆژانە کلیپێکمانە بوو گۆرانێکمانە بوو چون یعنی لەسەر گیرفانی خۆم وتم کلیپێکم ینی چۆنەڵی ئێتر لە سا یەکی نەمایەوە کە من ئەم گۆرانیە کە کردومە ساڵی زیاتر کردومە باسی بینەکە فرین بە مناڵێکە ئاڵێ چۆنەڵی کلیپەکە بۆ دوانە بۆ دوو مناڵە لەگەڵ کۆرسە فرین بەنێ بە ئاسماندا ینی باسی پارکی ئازادیەکە باسی مامایاراکە باسی سلێمانیەکە ینی زۆر شتێکی جوان جا بە سۆڵۆیەکی چەلۆ ینی چەند شتێکی تازەگەریتیایە ینی لە بردم بۆ چەند تەلەڤیزیۆن ینی ئەڵم واکەن ئەڵێ بەسەر چاواکەن کەچی تەخیرێ بێ شتەکە تەخیرێ بکە مناڵیش زوو گەورا بێت ئیترتم لەسەر گیرفانی خۆم واکەم مسەوەرێکم بکە زۆر برادەر و خۆشەویستمە ینی نەگەشە نیوەی نەیتوانی بیکات نەیتوانی بیکات من ئەوە نییە مناڵ ئەجوڵەوی نەکات ینی ئەوەیە کە تۆ کۆرسێکی هێنا مناڵێن ئەبێ ئەو مناڵانە مدەڕی بێ هەمووی لبسنی تەواو بین تەواو مناڵ تایەت ینی مناڵ جوانە بڵێن دە 12 مناڵ دەدانیان بە لیپسینیان تەواوە بەڵام سیان چوارکە لپسیان تەوانێ بە لە ناو گوڵگوڵزارە خەریکی یاری بن تێکەڵی کە لەگەڵیا تێکەڵ بە دنیا گوڵ و سروشتەی کە لەگەڵیا بۆ هەرە بێ من لپسین تاوا بێ مناڵ ناتوانێت ئەگری یان تێکەڵەوەیکەی کە لە کۆرسەکە سەیری دواوە کە سینەکە ئەو مسەوە یعنی کەواتە لە مسەوەرە لە موزیکە
لە شاعێرە لە هەر کەسێکە لە بواری مناڵانشکە ئەبێت لە سایکۆلۆژیا زۆر پێرفێک بێت سایکۆلۆژی مناڵ خوێنێتەوە پەروەردەی مناڵ خوێنێتەوە ئەنجا ئەنی بەس هونەرەکە شەرت نییە من ئەتوانم گۆرانی مناڵام بکەم موزیکی مناڵان دانێم ئەمە شتێکی تەواو نییە ینی بڵێ لە تەلەڤیزیۆنە لەبەرەوەی کامێرەمانێک بنێرن دەی بڕۆتە سوورکار نا یعنی من ئەوە بە کارێکی پەسەند نازانم کاری مناڵان ئەبێ کاری مناڵان بێت زۆر قورسەرە لە گەورە گەورە پێی ئەڵێ وەرە داینشە دێ عەزبکە لە سۆڵۆکەی واکواکە وەکو گوڵ وەکو ڕۆبۆت بە قسەتەکە بەڵام مناڵ ناتوانێت مناڵ ناتوانێت تۆ بڵێ دەی وەرەوە بکە دەی ئەمەکەوکە جوڵی تیا جارە ناجوڵێت تۆ هەینەکەی جارێت دەستکا بە گریان یعنی ئەمانە کەواتە بێ لە زۆر ڕۆتەوە ینی چۆنەڵی تەحملی بکەیت ینی کورسە بەڕاستی کاری مناڵان جا ئەوەی کە من ئەمێ بەڕاستی تاسەن نەمتوانیوە یعنی لە ناچاریە لە ناچاریە خۆم کلیپێکم بۆ مناڵەکەی خۆم کرد خاڵخاڵۆکە ینی باوەڕە بێت کە هەر یەکەم جار کە بە کۆمپیوتەرێکە زۆر کامێرێکی متەوازە ینی لە ناچاریە باوەڕەکەی بردومە بۆ زۆر تەلەڤیزیۆن ئێستا پەخشەکرێ ینی چەندی ساڵە ینی برادەرانی دەریشەوە ینی لێ برادەرانی دەروی وڵات ینی پیشانی خەڵکیان ناوتیانە شتێکی زۆر پێرفێکتە کە من هەر زۆر بە هینیش کردومە ئەمکانیەکەم مامۆستا وەکو هاوڕێکی ژوای لە نێو دنیای منداڵانە ئەوە بەرکەوتنێکی زۆر باشە و زۆر گرنگیشەکە بتوانرێت ئەو کەسانی کە ئەچنە نێو دنیای منداڵانەوە لەگەڵ یانە مامەڵەیەکی زۆر گونجاویان هەبێ هەستەکەم بەڕێزت ئەوە ڕنگدانەوەیکی زۆر جوانە لەگەڵ منداڵەکانە یان زۆر کاتێ منداڵەکە ڕەنگە هەست بە دەنگی هەندێک لەو کەسانە بکات یاخود ئەو هونەرمەندانە بکات هەست بکە خۆشی ئەو گۆرانێ بڵێتەوە ئێوە هاوکارێکی باشێ بن لەو بوارە بەڵێ بە تاکید ینی مناڵ دنیاکی جیاوازە بەڕاستی مناڵ من هەمیشاڵە مناڵ وەکو هەیویرێک وایە کە ئیشێلی ینی ئەتوانی چی لە خەیاڵایە ئەوەی لێ دروستکەیت چکە مناڵات وەکو چۆنەڵێ زەرنەقوتە و گین چۆلەکە و بێچوانە سەیری گەورە ئاکات جا بیرۆکەکە خۆی گرنگە ئێستا مهندیسێک ینی کرێکارێکی ئیشەکە ینی چەندین کەس لە بینایەکە ئیشەکە بەڵام مهندیسەکە ئەزانێت چی کردووە مهندیسەکە پێشەوەی دەست پێ بکە ئەزانێت چی ئەکات بەڵام کرێکارەکە دیوارێک دروستەکە شتێک دروستەکە نازانێت ئەم دیوارە چۆ ئەگرێ لەینەکە ئەنجا تۆ یەی ئیش لە پەنجەرێکەکەی لە بینایەکە ئەوە کافی نییە بە ئەو پەنجەرە بڕازێنیتەوە جوان جوان بیڕازێنەوە پەنجەرێکە ئایا تۆ بە مۆدێرن ئەیکەی بە کلاسیکێکی بە هینێکی چۆنەڵی بە چ شێوازێکی کەلەپوری ئەیکەی بەڵام ئایا بیری ئەوە کەرەوە ئەی کە دوور ئەەکەی تۆ لێی ئەو پەنجەرەیە لەگەڵ ئەو بینایە گونجاوە با چەند جوامێ ئەو پەنجەرەیە چەند وردەکاری تیاکەی بەڵام تۆ بێ لە دوورەوە سێری ئەو بینایە بکەیت ئەمجا ئەو پەنجەرە بگونجێنیت جارە شتێکی سادە ینی تۆنێکی سادە بۆ مناڵ زۆر گەورەترە کە تۆ پڕێکەی لە ئارپێچات و لە این و لە موزیکا لە تۆنی هین مناڵ سەر لێ بشێیان تۆنی بەرز و تۆنی نزم کە مناڵەکە بۆی نێت بڵێ وەڵام جا توانەی مناڵ یان تۆ کاڵێ گۆرانی ئەو نیە هەموو کەسێ بۆ هەموو کەسێ نابێ بە هونەرمەند یەکەم شت بەهرێکی خواییە منە ینی موزیک بەهرێکی خواییە پاشان ئەبێ پەروەردەیەکیت پەروەردەیەکی زانستی و هونەری ینی ئەمانە ئەنجا ئەبێ ینی بە بەرنامە ڕێژی بکرێ ئەمە ئیشەڵا لەسەر هەوڵی جوانی کەسانێک وەکو جەنابەت ئیشەڵا میوزیکی بواری منداڵان لای ئێمەش هەرێک بەخۆی ببینێ ئاشتی خان کاتێکە کاک عومەر قسەیە کرد ئەوەنە جوان گوێ بۆ ئەگریت دانەدانش هەنێک جار بۆی تەواوەکەی وشەکان یان زانیارێکی زیاتری لە ماڵیشەوە ئەگەر ئیشێکی هەبێت ئێستا ئاوازێک دابنێت کلیپێک بکات لە ماڵەوە دێت ڕاوێژە لەگەڵەکە ئەو ئیشەکەی پێشەوەی تەواوکە بان مەکاڵی گوێی لێ بگرە بزانە چۆنە زۆر زبەی جار گوێم لێ کردو کە شتێک وت ئەو شتە ئاوا بەرزەیان نزمەکە شەر نییە ینی کە تۆ موزیکی بیان ئەو کەسی کە ڕایش پێکی بەس موزیک بێ ئەو خۆی ئەو نەماوە تۆ لەسەر ئەو شتەوە نەماوەتەوانە مشکی پڕ بۆ لەژەکە بەس کە منیم ئەو کاتێک سەر ئەزانم خەلەلەکە کە من کوڕەکە لەکوایە یەکسەر پێی ئەڵم ئەوەیە لای من شەکە کۆتاییاتەوە کەم گوێ لێگرێ
ئەڵێ شەڵ ئەمی وا بووە یان لێ ئەوە دەست پێ کردە ڕاستە تربیری لێکەمەوە ینی گوێ لە زۆر کەسەگرم یعنی هەر ئەم نا لە کەسانی کەش زۆر باشە ینی کەواتە ماڵسا سەرسامی بە ئەم پرسیارش لە بەڕێستان بکەم سەرسامی بە دەنگی کام کەڵە هونەرمەند بە حکومی هەم لە ماڵیشەوە گۆرانی بۆ یەکتری ئەڵێن بەزانین هەردووکتان سەرسام بە دەنگی کام هونەرمەند وڵی وەکو سەرسامی ینی بڵندچی من خۆم وەکو خۆم حەزم لە دەنگی سروشتی هەورامیە بەڵێ هەورامیان چەند کارێکیشم کردووە لەو بارەیە حەزمە کرد خوێندنەکەشم هەلو بارە بێ بەڵام کاگڕێباز لەوا خەترێکی لێ کردم خەدرێکی لێ ڕێباز لەوارم هەڵبژارد بیرم نەماوە گەر نازایکی لێ بکەن گاڵ مەرچی بۆ ئەو بارەم هەڵبژار کە لە کۆمپۆزیشنە دکتۆر عەبدوڵڵا جەمال وتی ئەبێ هەر کەسە و تایتڵی بەحسەکەی لەسەر شتێ بێ چەند تایتڵی هەڵبژێرن من ئێتر چکە لەو بارەیە زۆر حەزم نییە بوو چکە بۆ دەنگی هەورامی لای من سروشتێکی سەیرە یعنی سروشتی کوردستان تیابینەوە بەفری تیابینەوە بەرزایی یعنی نشێوی دۆڵی تیابینەوە هەموو شتە جوانەکانی تیابینەوە دەنگی تێروتوری تیابینەوە چکە بۆ لە تۆنێکە کە ئەڕوا ئەم تۆنە ڕعکە بەرزە بێت نزمە بێتەوە ینی بەڵام لە دەنە شارەکانە ئەوەن کەمتر ئەبینیتەوە وەکو بە دنیای سروش دەبێ بڵێ کاگرێباز وتی وڵای من خۆم هەورامیم خۆم حەزم و بارێک کرد کاگرێباز وڵا هەر ئەوەی لێداگیر کەم کاسی نەشمێش بیکە و خۆش دیوە لە نیوە خۆشی پەشیمان بووە من چم لە باری حەیرانە حەسەن لەوەش ینی سەرسام بەڕاستی لە حەیران و لە لاوکە حەیرانیش تایبەتمەندی هەیە بەڵا حەیران و وتم کاک عومەر ئەو بابەتەی من بکەی ئەرچی هەورامی ئەڵەم یارمەتی جا بۆ ئەمیش نبووە ئاکۆ عەزیزە و ئەویش ئەعینش ینی من خواخوام بۆ ئاکۆ قسە نەکا کەسی ئەم قسەی کرد کاگاکۆ باش بوو ینی هانیایی لە بەڵێ نا خواخوام لەو نەجاتم بێ ئەو نەڵێ من لەو بارەیە تەسەوری ئەو ناکرد کاگڕێباز ئەوەی لێداگیر کرد نەشت هێشت ئەو ئەنجامی بات و خۆشت ئەوەیە چێکە لە تاوانەکانی ئەمە کرد نازایکی لێ بکەیت بەنامە کاگڕێباز ئەمە بەسم کە دەنگی گۆرانی بێش بەڕاستی ئەبێ سروشتێکی جوانی تێبێ ئەجا پەروەردەیەکی تێبێ ئەجا هێدی قادر هێدی خان لە گروپی ناتۆبیت دەنگێکی جوانە بەڕێی من کیژەم دەنگێکی جوانە ینی ئەم دەنگانە بۆچی من حەزم لەو دەنگانەیە چکە سروشتی خۆی ون نەکردووە لەگەڵیشا دەنگێکی ئۆپرالی و ینی کرانەوەی بەڕووی جیهانە ئێمە پێویستمان بۆیە لە بوارێکە نەوەسین ینی ئێستا دەنگی هەورامی ینی ئەو دەنگێکە پێشتر ینی ئەمە ڕاستیەکە یەڵەم لە تەلەڤیزیۆنەکانی کەرکووک و لەگەڵ ئەوەی بەقاکە دوو کەناڵە بوو لە عێراقا ساڵی هەفتاوەشتاکان دەنگی هەورامی نەئەبوو ینی وەرنەئەگیرە گۆرانی هەورامی کە ئاین و ناگونجێ بۆ تەلەڤیزیۆنوانە ئازا ساڵح سەرۆکی تیپیشنوێ ئەو یەکەم کەس بوو کە عوسمان کەیمنی ناو موزیکی لەگەڵا لیا و لە تەلەڤیزیۆنی کەرکووک ئەوە قوبوڵ کرا و کە عوسمان کەیمنی بوو بۆ عوسمان هەورامی کەیسا بوو بۆ دەرنەجوانی کە بە هەموو کورد ناسامان هەیە بۆی ینی مەبەستم منیش هاتم نم بوارەیە کە یەکەم گۆرانی بۆ کاک قاسم دانا لەگەڵ هۆرەیەکیشم دانا ینی خۆشبەختانە مامەسا عادل حەمەکەریم ینی پیرۆزبایەکی زۆری دەکەم لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانیە برادەران زۆر وتیان ئەمە شتێکی زۆر جوانە کردووە کە تۆ تیپی مۆسیقای سلێمانی بەم شتێکی تازە کردووە لە تیپ سلێمانیە من خۆشحاڵم ینی کە حتا لێکۆڵەرێک لەگەڵ مامەسا عادڵەوەتی بووم یەکەم جارێکە گوێمانێ بێ موزیک لەژێر وەرەوە بێت وەرە ینی سەرسامیم بە هەر دەنگێکی جوانەیە سەرسامیم بە هەر دەنگێک لاو بێژێک سەرسام بە دەنگی هین سەیری ئاشتیخانی شەکە ئەوێ ئەو بیری بێنێتەوە کاگڕێباز یارمەتی ئەوە بە بیرم چۆوە کێشە نابێت مامسا تا بیرت دێتەوە ئەچینە لای بەرهەمێکی خاتو سێوە دوجار درێژە بە گفتوگۆکامانین ئەگەر ئێستا خاتو سێوە ئامادە بێت با بەرهەمێکی ترمان پێشەش کات بە یارمەتی هاوڕێیانی موزیسیان فەرموو
ظالم زانو سفيد سنهجني الساسة ببشش سياورا نهجني سنجي هوارن سنجي هوارن سنجي سيارة كونو هوارن ظالم زانو سفيد سنهجني الساسة ببشش سياورا نهجني الساجي يواش مولا نهويراني أهوالي يواتوش موزاني ساكا ايشن سنجي سيارن باهون علي مامو بدن سنجي هوارن سنجي هوارن سنجي سيارن كونو هوارن جزالم زانو سفيد سنهجني حساسا ببشش سيارن هجني سنجي هوارن سنجي هوارن سنجي سيارن كونو هوارن جزالم زانو سفيد سنهجني اساسا برشش سيارن هجني اهوالي دردم ديواني بهوش ورن برزاني چه بماسي يقول كرداش دوشاري دوري وجياي نياش برد مار كيسياي سنجي هوارن سنجي هوارن سنجي سيارن كونو هوارن جزالم زانو سفيد سنهجني حساسا برشش سياورن هجني زنگ خوش بخوا زۆر سپاس ژەنیارە ئازیزەکان زۆر بە چێژ بوو بێگومان جا خاتو ئاشتی بێگومان نەزانم لەگەڵی کە گوێی لە دەنگی سێوەخانەوە ئەبێت لەوانەیە زۆر جار ئەو زیاتر لە مەعاناتی کچان و ژنانی ئێمە تێبگات کاتی لە بواری میوزیکا دەرەکەون وایە بەڵێ 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 قسەی جەنابەت چییە بۆ ئەوان ئەگەر لانێ زۆر جار کچێک بیەوێت بێتە بواری میوزیکەوە بۆ نمونە بڵێ لە کۆمەڵگای ئێمەلانێ زۆر جوان نەبێت دیدگاکان تۆزێک لە دیدگانە بترسێ قسەی جەنابەت چییە بۆ ئەو کەسانەوەکو کەسێک لە بوارەکە هاتوویت و شکری خوا ڕێگەیەکی باشت تاکو ئێستا تێی کردووە وڵی ئاوتە خۆزم و کەسانی کە ئاوە خولیان خولێ هونەرن خۆزگە کەسێکە بوو هەندەریان نەبوو لە پشتیان نەبوو ئەوە زۆر مهمە گین ناتوانێت مەگەر چۆنها ئەنی بەڕاستی ئەوە کە پشتێکە هەبێ پاڵپشت هەبێ ئەتوانی بەردەوام بیت هەم خێزان هەم کەسانی خێزان هەموو کەسێکە لەگەڵا گەڵێ چوار دەورەکە خۆشە بێ بوێرێکی باش براکەم هاوکارم بوو لەگەڵەشە زۆر سپاسی مامۆستا عادلەکەم کە سەرەتا ئەو زۆر هەندا بوو زۆر زۆر یارمەتیامە لێرە سپاسیکەم لە ساڵی 94 کاتە کە خەریکی پرۆڤە بووم یعنی زۆر زۆر هاندەرم بوو دایم ئەیوت ئەم شوێنێ من ئەم ئامۆژگای من وەکو مزگەوتێک وایە مامۆستا عادل خۆشیێکی زۆر حەزی بە بوارەکە ئەو کاتە پەیما یەکەم جار و پەیمانگەیدانا لەگەڵ میانخانی هاوسەری بێکەوە لە ئامۆژگا بەیەکەوە بووین هەردووکمان تەلەبە بووین لێ بڵێ زۆر باشە خاتواشتی بە تۆزێک لە کاری هونەری دوورکەوینەوە با بینە سەر باسکردنی خواردنە کوردەواریەکان لە بۆنەکانە چۆن مامۆستا بارە هەر وێنی نییە باشی مامۆستا پرسیارێکی باشی لەکەم هەست دەکەم هەم دەستیاوی خۆش بێ هەم بە حەزیشەوە خواردنەکە دروستکە خو بە چێژەوە زۆر کاتێ ئەو کەسانی کە هونەرمەندن لە کاتی سەرقاڵبوون بە کاروباری ڕۆژانی ناوماڵیش یان لە کاتی ئامادەکردنی خواردنیشە هێندی تر بە چێژەوە یان بەدەم گۆرانی وستنەوە خواردنەکە ئامادەکەن خواردنەکە خۆشتریشە چۆن چۆنی لەگەڵ خواردنە کوردەواریەکان هەموو جوڵێگە هەموویەک هونەرە ڕاستە خواردن دروستکردن هەر هونەرە ڕاستە ئەو هونەرۆتیا بوو کە تۆ ئەو زەق و خۆشیت یا بوو خواردنەکە زۆر خۆش دەرێت حەز لە ئامادەکردنی چ جۆرە خواردنێکە هەم ئەی مامۆستا تا چەند حەزی لە تایبەتی هەموو خواردنەکە من هەرچێ بێت یان تەماتێکی بۆ سوور کاتەوە زۆر عجایبە خواردنە تایبەتەکەی کامەیە مامۆستا تایبەتەکەن ئەوەی کە کوردەواریەکان هیچ شتێ نییە نەیزانێت جارێت تخێنێکە بۆ لێ نییە مەگەر شنە قەدیمەکان لێ نییە زۆر باش ینی سەرپێ بۆ لێ نییە تەسەور ناکە ئەنجاک ئێمە عادەتەن کە ئەو خواردنە تایبەتانە لێنێن دایمە
بەتەنیا نایخۆی ناتوانین ناتوان بەتەنیا ینی آخر ئەو چ نازانین پێوە؟ ئەبێ سێ چوار ئای لەمان لەگەڵا بێت خۆتان کۆمەڵایەتی نەبێ هەم خێزان و هاوڕێیان لەکەیشە لە کاتە سەرما و بەفروینەکانە ئەو نازانە یەمە ماڵ و قەرەباڵخە و بەبێ ئاگام لێ گەرم و گۆڕێتر میوانیەکی دا و خواردنێکی تایبەتی دروست کردەوە تۆش دیتەوە ئەبینی لە پڕ میوان بەسێک لەوانێکە نۆکاوکە چ کاتێ دروست دەزانکەوە لە ڕۆژێکی بەفرباری نادنیا هەمووی دوو مەنجاڵی گەورە نەخاوم بۆکردنی برتەوە بۆ زانکۆ بۆ زانکۆ بڵێ بۆ هەموو بوزە ئەنی دوو مەنجاڵەکان بۆ مامۆستاکان منجڵێکی گەورەش بووە تەسەوریان ناکرد بۆ هەموو تەلەبەکان ماشەڵڵا هەموو کۆرەکەی کرد کاگرەباس حەزی زۆر بە شیرینی تایبەت و حەزی زۆر پێیتی خاتوەشتی لە شیرینی دروستکرد ناچۆنی وڵی تۆ زەلەوەیە دوورم لەگەڵ زانام کاگرەباس شیرینیەکانی دەستی تۆی نەخواردەوە بڵێ ئەو کات زیانێ ئەو لەبەر ئەوە تۆ زێ دوور خۆشم حەز ناکەم لەبەر قەڵەوەی ئەو کات کە لە فێهین بووم لە مەحەد بووم هاتمە ئێوارە ساعت حوتونی و خوارەوەمی پڕ بوو ستۆدیەکە لە تیپی سلێمان ئەمان هاتن جەماعەت دەکە گویان لە دەنگی منە بوو هەمویان هاوارێکن لە خۆشە هەیەەوە هاتووی سشتمان بۆیە پێمابێ خێراش بی دوایە ئەم هەموو خواردنە تۆ دروست بکەیت ئەروەڵە خواردن دروست بە سینە بردە خوارەتر چاوتر میوە وەرە ڕۆژێک بۆ سەقاڵی کاری هوەری بوو بێتی لەگەڵ مامۆستایە یان کۆنسرتێکی گرنگ لە پێشتان بۆ بێت خۆتان ئامادە کرده بێت لەپڕ میوانیش هاتە بێت بۆ ماڵتان ئەو ئێوارێ لە ماڵتان بۆ بێت تووشی ئەو حاڵەتان نەبووین یعنی میوانمان هەبوو کاری هوەریشمان نەبوو ئەوە تەواو بووە ینی ئەو نییە کاتەکەی نزیکەوە بێت زوو تەسلیمیکەم هەر وتمە کۆرسەکەی نەکەین و میوانان بۆ یان ئەم ئیشیە بۆ یان من ئیشمە بووە جاریوە سعات دوی شەو ینی وتمە حەسە ئێستا ئینەیە چونیتە خوارە ستۆدیۆ خوا ئەگادارە ینی کۆرسەکەی وتو خاصە بۆ سنوودی نیشتیمانی یان بۆین ئەو کاتێککە ئینی داعشە بوو ئایتر کات بەشی نەکردن جاری وایە ینی لە سعات دوی شەوە ساوە و تۆی دێ ئێستا بە ئینەکە بکەین بوا ڕەخساوە خۆتان ئامادە بکەن بڵێ ینی ئاوا ینی ماشەڵڵا بە دەست و بردە بۆ هەموو شتەکان دیارە ئەوە نش بە جوانی جەنابەت وەسفی ئەکەی پێما بە ئەوەنەی تر هەنداوە خۆی ئەوەن خاتونەکان وەکو گوڵوان پیاوان باخەوانەکانن هەرچەند زیاتر پیانە بگەن زیاتر ئەگەشێنەوە هەمیشە بەختەوەر ئیشەڵڵا کە بەو ببورن ئەوم بینەچێتەوە وەکوی سەفا دادار یەکێک گوڵانی کە من حەسمە کرد زۆر ئیشی ینی ئیشی بۆ بکەم معجب بووم زۆریش ینی وتی بەشانازیەوە ئەمە چەندین ساڵەوە پێش هەتا لەم ئەخیرا کە هاتەوە وتم گلەیم لێ کرد وتی کامەر من قەرزاری تۆم وتی وایە دێمێ وای ئیشم لەگەڵ تۆ کردایە بەڵام قەرزاری تۆم بەڕاستی نەپڕژاوە سەفا دادار ئەبێ بیگریت ئەبێ بیگری ینی ئەوێ ڕاکەی بۆ دوایە دەنگێکە لەوانەیە یان شەفعەکەی منەی کە لە سنەژی بەڕاستی دەنگێکە تەمەنی لەسەر 80 ساڵەوە تەمەنی بەڵام دەنگێکی هەیە باوەڕە بێ ینی گەنجەکان ئەو خاونێ و دەنگەنین ینی ئەمانە لای من کللتورێکن گەوهرێکن ئەبێ بە دوای نەبگەڕی هونێری ڕەسەن لای ئەوانەیە ینی ئەگە بتوانی ئیشان لەگەڵا بکەیت ئەم با بڵێن وزانە چۆن ئەکرێ بدۆزرێتەوە بە پێی ئەزمموی خۆت بەڕاستی من ینی بێتە سەر ئەوبارە لەوانەیە بکەوێتە گلەی و گلەی کاری بڵێ ئەم هەموو کەناڵە کوردیە هەیە ئەمینە بەڵام لە خواستی ئەوە نییە کە بڵێن ئەو شتە دەگمانانە گرنگی پێبن ینی بەداخەوە بەڕێزت لا دوایە ئەبێ چۆن ئەم زەمینە ساز بکرێت کەسانێک بسێنن ئەمانە ینی میلەتی کورد بەداخەوە ینی لە ئاستێکی لۆکاڵی شەکەین تاکە شتەکان هەمووی لەسەر زەختی تاکە کەسە لەسەر شخص ئیشەکات یعنی ئێستا بڵێن دکتۆر عەبدوڵڵا جەمال بە تاقتێنیا خۆی ئەبێ خۆی زانکۆ بەرێبەڕێ خۆی ستۆدیەکەی بەرێبەڕێ خۆی خەونەکانی خۆی دروستکە کسێکی لە هیچ شوێن ئەو هاوکاری ناکرێت کە بڵێن پەیمانکەیەکی بۆ دامەزێت کە ئەم سەرپەرشتی شەکاکە ئەم هەموو خریج زانکۆی ئێستا کاک ڕێباز من ناسخان ئاکوعەزیان چەندین موزی کە ساڵانە تەخەڕوجەکەن لە زانکۆینانە ئەوە شوێنەکە وایە چۆنەڵە یەکێتی موزیکدانەران باشێکی وا دامەزرا کە دکتۆر عەبدوڵڵا سەرپەرشتی کردایە ئێمە منافەسەیەک تریمان کردایە کە کاک ئارێز چەندین ئیشی جوانەکە کاک زۆرزک ینی چەندین کەسی کە لەو بارە ناسی حەسەن هونەرمەندێک بەڕاستی ئەمانە
ئەوە حکوومەت بەجددی ئەوڕی بە لەما زۆر یعنی کەچکە من بیرمە ساڵی 91 لە دوای ئینتیفازەکە یعنی ڕاپەڕینی ساڵی 91 کە حەو ڕۆژ ئێمە بەردەوام بووین لە عرس ئۆرکستای سلێمانی دامەزران دکتۆر عەبدوڵڵا لەگەڵ تیمی مۆسیقای سلێمانی بە هاوبەشی حەو ڕۆژ عرزمان کرد مۆسیقای کوردی و ئۆرکسترایی یعنی نوێنەری وێن هاتە سەر شانۆ وتی ئێمە کە ئەمەمان بینی وامان زانی کورد دایمە ڕیشنە و شاخاوی و شەڕانیە و ئەوە کورد وەسف کراوە لە دنیا بەڵام ئەم ئۆرکسترا و مۆزیکەمان بینی بەمە بۆمان دەرەکەوێت کە کورد خاوەنی حەزارتە شارسانێکی جوانە ئەنی موزیک بەڕاستی چۆنەڵێ ئاوێنەی میلەتە یعنی ئەوە دەوڵەتی کوردی کە ئێمە باسی دەوڵەتی کوردیەکەین ئەوە زۆر گرنگیمان بە هونەرەکەمان بەیە هونەری ئێمە بەس ئەوە نییە کە خەڵک هەڵپەڕێنێ ینی کە ئەمە شتێکی ڕکلامی شتێکینە ئەو بوارە جوانە بەڵام لە شوێنی خۆیان بەڵام هونەری ڕەسەنەیە هونەری میلی هەیە ینی هەرێک و لە باری خۆی بەڵام تەلەڤیزیۆنەکان لەگەڵ ڕێزمە زۆرینی کەناڵەکان یعنی گرنگی بەس بۆ بوارە هەڵپەرکی و بوارەینەکان هێن و ئەزانی تر کللتوری کوردی بەس ئەوەیە نا کللتوری کوردی بەسەوە نییە بە دەوڵ و زوڕنایەکەوەیان ئەم هەڵپەرکێ وەرتەوە دەوڵ و زوڕنایە لە ئۆرکسایەکە جێگەی کەرەوە بە ئەوروپیەک سەیریکە ینی من لەم دوێنێ چاپێکەوتنیەکی هینم بینی هێمن دەریا ینی باسی ڕێسڵاوم هەیە بۆی لێرەوە باسی هینەکاوتی لە طبعا چەندین ساڵ لە ئەڵمانیایە لە بوارەیە ماشەڵڵا لە بواری زۆر پێشکەوتووە وتی بە دەوڵ و زوڕنا کە هاتم بۆ ئێرەوتی ئەوروپیەکان ئەڵمانەکان وتی لە کۆنسێتەکان وتی تر بێزار بوون گوێچەی خۆیان نەگرت جا باس لە چێکەوتی من ئەتوانم وتی من بۆم شەرحەکردن کە ئەمە کللتوری کوردی وایە ئەو دەوڵ و زوڕنای لە ئۆرکسایەکە لە شتێکا بەکاربین بەشێکی کەمی کاتە ئێمە نابێت لە ڕێگەی 2 ساعت بەس ئەوە بێت میوزیکەوە خۆمان بناسێنین بە وڵاتانی دیکە بەڵشتی زۆر زۆرمانەیە بێگومان وایە وەکو دوا پرسیاری ئێمە لە ئێوە بەتایبەت لە بەڕێزت کاک عومەر بەڕێزت ئیشی ئاوازدانانت کردووە بۆ کۆمەڵێک دراما و کاری سینەمایی دوا هەمینیان کۆشکی هەنار بووە پێمان خۆشە خۆت بە کورتی قسەیەک لەسەر ئەم ئەزمونەش بکەیت زۆر سپاسی کاک عەبدوڵغەفارەکەم کە چەند ساڵێکە ئەو شانە لەباری تۆمارکردنە لە بارینا ئەو بڵێن پشتیان ئەوەی یاوە بە من ئەم ساڵ لەباری موزیکی وێنەیە یەکەم جار ینی داوای چەند پارچە موزیکێکی لێکردم وتی ئاوا بێت و بۆم جۆرە بۆ جۆرە بێت بەڵام من زۆر بە زیاوە شتەکانم بۆ جێبەجێ کرد بەڵام هەر لە کاتی خۆشحال لە چاپێکەوتنیەکە لە گەرمەی کارکردنمە گلەی ئەوم کرد لە دەرهێنەرەکان لە ئینەکان ئەبواە کە کارێکی شانۆی کارێکی درامایی کارێکی فیلم سازیەکرێ ئەبێ زۆر گرنگی بە موزیک بدرێ ینی وەرە کارەکانی شار چاپل ینی قسەی تیان نییە بەڵام بەس بە حرکات و بە موزیک پێتەڵێ کە ئەمە مەبەستی چییە ینی موزیک زۆر کاریگەرە لە فیلمە زومبیەکانە ینی چەندین جایزە هاتۆتەوە لەسەر موزیکەکەی بەڵام لەسەرینەکەی نەگەیشتە جایزەی ئۆسکار بێگومانجامەستا خۆشەویستیتان بۆ کارەکە بە تایبەتیش لە نیو درامای کۆشکی هەنارە زۆر بە زیندوێتی ڕنگدانەوەی بەداخەوە ینی کە لە سێرەکەی کە ئەگاتە بواری موزیک ئەمان زۆرنی ئیشەکەی خۆیان تاوا کردووە لە ئەخیرە ئەڵێ وڵای ئەگەر بتوانین موزیکێک ئەوم بۆکە زۆرنی درامەکانوان چیرۆکەکە بۆ بەڕێزت باس ئەکەن بۆ ئەوەی کە بتوانین لەمە باس نەکرا بوو ینی کەمێک باس کرا بەڵام هەنی ئەوە کافی نییە تۆ ئەبێ خوێنیتەوە ئەبێ دوای من لەوانێ 30 پاشە موزیکم بۆ ئامادە کردووە ینی بەدە کاک عادل حەسەن یانی بۆ دەست پەنجە جوانە لەگەڵ کاک نەجمی تارێکی جوانی عەزف کرد لەگەڵ کاک ئەرکان بە قانون لەگەڵ کاک ئەرکان ڕۆستەم بە عوت ینی ئەم پێنجە شتێکی زۆر جامان بکرد بەڵام هەستەکەم بە پێی پێویستیش دانەنراوە لەگەڵ درامەکەیە
یعنی ئەوەی حیواری تایە ئەوەی تا موزیک زۆر بەکار ناوە دەستان خۆش بێ مامۆستای گیان زۆر زۆر ئینشاءالله سپاس بۆ هەر ئامادەبوونتان بمێنن. پێمان خۆشە دواوتی خات و ئاشتیش لە سێم ڕۆژی جژنی ڕەمەزانی پیرۆزان فەرمو وڵی زۆر سپاسان دەکەم سواز بۆم چاپێککەوتنە خۆشحاڵ بووین هیوادارم بووین. بەردەوام ئاوا کەسەکان بەسەرکەنەوانێ سپاس بۆ ئامادەبوونی بۆی هوەر بەردەوام پەرە بسێنێ و بەردەوام بەرەو پێشەوە بڕات یعنی خۆزگە شوێنێک ئەبوو بۆ ئەو کەسانی کە ئاو گۆرانی ئەڵێن بەردەوام بن ڕاست پەیمانگایەکە بۆیە شوێنێکە بە بەردەوام ئەو سەڵتە نەمرێت ئەنیوا لێ تۆ وردە دوور ئەکەویتەوە ئیستا من کە من ناتوانم شوێن هەیە بێتوانم بەردەوام ڤۆکاڵی ئیشکەم تایە ڕاستە شتەکە بەرەو پێش بڕۆی لەگەڵیان زۆر دەستخۆشی لە خات و سێوا دەستخۆشی لە خات و بەڕاستی سێوا دەنگێکی جوان دەنگێکی ژنانە دەنگێکی ژنانە ئەخرەوە زۆر دەستخۆشی لە کاک ڕێباز و لە کاک موێد و لە کاک شوانەکەم دەستیان خۆش بووم بەڕاستی موزیکێکی جوان و یعنی زۆر پرۆفشناڵانە کاری خۆیانەکەن زۆر سپاس بۆ ئەم دوو هاوسەر ئەزیزاکە لە پرۆگرامی تایبەتی جژنی نەورۆز لە لامان ئامادە زۆر سپاس بۆ ئێوە خۆشەویستانی ئێمە بە کۆتا بەرهەمی خات و سێوە ئێمەش کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆ پرۆگرامە تایبەتەکەی جژنی ڕەمەزان لە سێم ڕۆژە کۆتایی بە پرۆگرامەکەمانێنین بە ئومێدی میوانێکی ڕاستیکی ماڵەکانتان بوو بێتین ئومێد دەکەین ئەم بەرهەمەش بە دڵی ئێمە و بینەرانی خۆشەویست بوو بێت لێستای ماڵاویتان لێکین خۆتان لەگەڵ خواتان لەگەڵ بێت بينن بينن كجاوة بينن هي بينن بينن كجاوة بينن يا رمن دا يا الله ضلي مشكين يا رمن دا يا الله ضلي مشكين أريكواني ميلك يانا جاري جاراني أريكواني ميلك يانا جاري جاراني أريكواني يا جوجو يسر هوارا يانا سر هوارا يانا قل هلا يا مو شيرين هلا يا مو شيرين يا مو شيرين عمر متما يا مو هي شيرين يا مو شيرين عمر متما يا مو قل هلا يا مو شيرين هلا يا مو شيرين يا مو شيرين عمر متما يا مو شيرين يا مو شيرين عمر متما يا مو
بو شيرين عمر مسمى يا مو